ئەو ئەگەر بە یەک کەلیمە بێڵێمەوە لە نەکبەتیمانە یعنی ئەجینا میلەتێک کە ئەمە وەزعی بێت یعنی وڵاتەکەی دابەش کرابێ بەسەر چوار وڵاتی ترا ساحەبی دەوڵەت نەبێت ساحەبی موسساتێکی زۆر مۆدرن و بڵین چالاک و ئەکتیڤ نەبێ حەق زیاتر خۆی ماندوو بکە بە دروستکردنی ئەو موسساتانە ئەویش چۆن ئەکرێ بەبوونی یەک ڕێزی لە ناویەکە بەڵام بەداخەوە ئەوە نییە ینی ئەو پرسیارەیە کە تۆ لە منیەکەی ئەو پرسیارێکی قورسە چونکە بیری نەچێکا کە چیە ئەم مۆزوعە هیچ بەڕێی من ڕێی شخصی خۆمە زۆر عیلاقەشی بەسەر پارتیویژێتیەوە نییە خۆ لە زمانی بابان و ئەردەڵانەکانە میرنشینی ئەردەڵانە خۆ پارتیویژێتی نەبوون بڕۆ سەری تاریخ کە بزانە ئەوسا کورچی بەچی بە یەکتری کردووە نەک لە بینی دوو ئەمارەتیشە هە لە ناو یەک ئەمارەتە بۆیە یعنی دۆزینەوەی تەفسیرێکی منطقی عقلانی سایکۆلۆژی یا جوابێکی لەو بابەتە بۆ ئەم پرسیارە قورسەی تۆ زۆر زەحمەتە باشە بەڵام ئەوەش خۆجێگەی پرسیارە ینی ئێران فیلمێکی بەرەمێناوە بۆچی یەکێتی پارتی لەگەڵی چێتی شەڕی میدیایی دەکا وانە ینی خۆ بەرەمێنەری فیلمەکە لە ناوخۆی کوردستان نەبووە من جۆم لە راپۆرتەکەی ئێوە بوو بێگومان لە ناو راپۆرتەکە بەشێکی ڕاستیتیا بوو هۆکارەکەی ئەوەیە ئێمە یعنی ئەزانی چۆنە بەیەکەوە چوینێتە ناو حکوومەت ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان نەک لە کابینینەوەمە یعنی تەنیا زۆر لە مێژە لە دوایەوەیەکەوە زۆربەی کاتەکان ئێمە بەیەکەوە حکومی وڵاتەمان کردووە لەسەر شاشەی تەلەڤیزۆن و لە قاعی پەرلەمان و لە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانە ئێمە بەیەکەوە حکومەکەین بەڵام دیویشی ترمان هەیە کە یعنی بڵێن ئەو ئۆرگانە حیزبەکانمانن وەکو چۆن ئیتیفاقی استراتیژی کە لە نێوان سەرۆک بارزانی و مەرحوم مامجەلال سەرۆک مامجەلال واژۆ کرا بەڵام هەر لەویان مایەوە بڵێن قەتیس مایەوە بڵێن لە ئاسی مەکتەبی سیاسی نەهاتە خوارێ ئەم بەیەکەوە حکومڕانیەش کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانیکەین لە ئاستێکی زۆر با بڵین تەشریفاتیایە شۆڕ نەبووەتەوە بۆ کۆمیتە و بۆ لقو بۆ ناوچە و بۆ مەڵبەند و هەتا بۆ ئەنجومەنی هەندێک جار پیاوا هەستەکە هەتا بۆ ئەنجومەنی سەرکردایەتەکە ئەنجا ئەمە کێشەکەیە باشە کێ ئەو ویستەی هەیە کە ئەم ڕێکەوتنی کە لە نێوان ئەم دوو لایەنە سەرەکیە هەیە شۆڕ نەبوو بێتەوە ینی خۆ دەبێت لایەنێک ویستیە بێ یان هەردوو لایەن لەگەڵ ئەوە نین گومانیان هەیە لە یەکتر یان بۆچی ئەم دۆخە ئاسایی ناکەنەوە ئەزانی یعنی ئەوەی کە ئێمە ئەو متمانەی کە پێویستە لە نێوان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هەبێ نییە بەداخەوە ئەوە ینی هەموو کەسی بینێ ئێمە خۆشمان هەستی پێەکەین بەڵام ئەوە مهم نییە مهم ئەوەیە ئینسان ئالیەت بدۆزێتەوە بۆی ئەو دوودڵیەی کە لە نێوانمانە هەیە نەمێنێ ئەو بێمتمانەی کە لە نێوانمانە هەیە نەمێنێ بەزیترەوە چۆنەکرێ ینی بەڕێیم بەس بە خۆمانەکرێ بەس بە خۆشمانەکرێ یعنی کاتێک جێبەجێ ئەکرێ کە ئێمە لێ بوردە بین یعنی بەرامبەر یەکتری هەندێک شتیش ڕابردوش هەیە یعنی بەجێ بێڵین بۆ ئەوەی کە تاریخ بڕیاری لەسەر بە ئەوە نەچینەوە سەری خۆمانی پێوە ماندوو نەکەین یعنی ئێمە هی نەکەین وەکو بڵێن لە شوێنی خۆمان هەڵوەڕەکەین بە بەردەوامە گەڕێنەوە بۆ دواوە تۆ چەنە لە من کوشتووە من چەنم لە تۆ کوشتووە تۆ واو کردووە من وام کرد تۆ واو کرد من وام کرد جا ئەمە بێ بە ئەمە نەبوو بە سیاست باشە بەڵام شتێکەیە کاگاریانی بۆ من ئەگەر مەخمور ئازاد کرابێ یاخود نەکرابێ هەرێمی کوردستان و پارێزگاکانی خۆ ئێستا لە ئارامیان ئەوەی کە بناقەشی لەسەر ڕابردووە ینی تۆ بۆ لەسەر ئێستا کێشەکان بنیادنانی چارەسەری کێشەکان بنیادنانی یان هەوڵی بۆ نادەی بۆ لەسەر ڕابردوویە کە چووە و ڕۆشتووە و قوربانیشی بۆ دراوە تۆ دیسانەوە دۆخەکەی ئێستای پێتێک دەدەیتەوە نییە؟ ئەو قسەی تۆ ڕاستە ئێمە زۆر جاروتومانە گەڕانەوە بۆ ڕابردوو سەرنجدان لە مێژوو هەتا ئەو کاتە بڵین قیمەتی هەیە و بایەخی هەیە کە خزمەتێک بە داهاتوو بکە بەڵام بەداخەوە یعنی ئێمە لەوەیە کورتمان هێنا و بەشێکی خەتای خۆمانە بەڵام من دڵنیا دەکەمەوە کە بەشێکیشی خەڵکی نێاری مەسلحەتی بڵین کوردستان و گەلی کوردستان دەوری هەیە لەوەیە بەداخەوە باشە ئەوەی کە مەسەلەن ڕەخنە دەگیرێت 30 ساڵ کەم نییە بۆ ئەزمموی حکومڕانی ڕاستە بەم 30 ساڵەیە شەڕی ناوخۆمان بینیوە زۆر ئەزمونمان بینیوە کە تاڵ بووە بۆ مێژووی ئێمە بەڵام بۆچی هەست بەوە نەکراوە کە
ینی تاکێک بنیاد بنین کە لە خاڵێکدا هاوبەش بین ینی هەمومان خاڵێک کۆمان بکاتەوە کە بابەتە نیشتیمانەکان بێت لە زۆر نەتەوە ژێر دەستەکان ئاما بینی ئەمە بۆ لە نێو کووردا نابین دێ ئەمانە و سەرنجەت نییە ئێوەش اینجا طبعا ئەم پرسیارەی ئام سەرنجەی تۆ لە دڵسۆزیتە بۆ میلەتەکەمان بە تەشید ئەوە یەکێکت لە کەم و کوڕەکانی ئێمە کە ئەبوو بمان کردایە بەڕێی من ئیجالەتەن ئەگەر ئیزنم بەی بڵێم لەوانەیە هۆکاری سەرەکی ئەوە بێت کە ئێمە زیاتر ئیشمان لەسەر ئەوە کردووە کە بڵین کەوادری حیزبیمان ئینتیمای بۆ حیزب هەبێت بە دەرەجە یەک اینجا بۆ خاچی پیرۆزی کوردستان اینجا بۆ ئاڵا پیرۆزەکەی اینجا بۆ گەلەستەمدی دەکەی لە ڕاستیە وایە بەعکسەوە بێت ئێستاژ دەتوانین ئەوە بکەین ئینتیما بۆ خاچی پیرۆزی کوردستان بۆ ئاڵا بۆ میلەت لە پلەی چوارەمە ئەنج حیزب چکە حیزب وەسیلەیە ئەگەر لە من بپرسی وەکو پارتیەک کامە وەکو یانی جەناب دەتوانی بەڕێخنە لە خۆگرتنیش لەسەر حساب بکەی مشکلە نییە بەڕای من لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێ کە ئێمە زیاتر ئیشمان لەسەر ئینتیمای حیزبی کردووە هەتا لەسەر بڵێن ئینتیمای نەتەوەی نیشتیمانی ئەوە ئەگەر ئیزنم بێ ئەوەش بڵێم لەوانەیە ئەوە فەرقە گەورەکە بێ لە بینی کاک مەسعود و هەمومانە لەبەرەوەی ئەوەی یعنی لەوەتەی من کاک مەسعود دەناسم حەزی بەوەیە بۆ نقطەیە کە تۆ باسی کرد کە ئینتیما بۆ نیشتیمانە کە تۆ خۆدەی بە کوشت بۆ پارە و ماڵی دنیا خۆ نایی بە کوشت بۆ خاچی پیرۆزی کوردستان ئەبێ خۆبەی بە کوشت ئەمانەیە باشە بەڵام کاگاری باسی بابەتێک کرد کە حەزم کرد وەکو پرسیار بیکەم ینی بە دیاریکراوی لە پاش نەمانی دوو کارکتەری سیاسی گەورە وەکو مامجلال و کاگنەوشیروان ینی خەڵک سەرنجی زۆری لەسەرەوە بوو کە کاک مەسعود بتوانێت زۆر شتێ ڕێکی بخاتەوە هەزناکی کە لەمەدا ڕەخنە لە ئەویشەیە ئەگەر ڕەخنەی لەسەر هەبێ لە کاک مەسعود لەسەر ئەمەی کرد یعنی تۆ باسی کرد ئەوە وەکو مەدحی کاک مەسعود وایە معنایەوەیە خەڵک پێگەی کاک مەسعود ئەمەنگە بە گرنگ ئەزانێ و شخصیەتی و ڕابردووی و دڵسۆزی کە لێ ڕابینێ بتوانێت ئەم لایەنانە هەموو بێکەوە کۆکاتەوە بەڵام اینجا هەرچەند پرسیارەکەی تۆ نەبوو ئەوەی کە ئێسامەوێ بڵێم بەڵام ئەگەر بڵێ ئەی باشە بۆ نایکات یا بۆ نەیکرد مشکلەکە ئەوەیە ئەگەر ینی هەر دکتۆری ئەگە بێ یارمەتی نەخۆشێ بە ئەبێ لە پێشان نەخۆشەکە خۆی بێوێت دکتۆر ناتوانێت سحر بکە یعنی کاک مەسعود من ئەزانم ویستوێتی من ئەزانم ئەشێوێت بەڵام مشکلەکە ئەوەیە ئەبێ ئەوەی بەرامبەریشی لەگەڵ تا بێت چونکە ئەگەر کاک مەسعود بێوێت لەگەڵ لایەنێکی سیاسی ئەم یەک ڕیزیە یعنی دروستکەین هەمومان بەیەکەوە بەڵام لەولاوە 50 مامۆستا و مستەشاری ئەم وڵات و ئەو وڵات و ئەم لایەنی سیاسی و ئەم کوتلەی پەرلەمانی عێراق و ئەمانە لە پشت ئەم حیزبەوە بەجۆیا بخوێنن هەموو جارێ ڕیسەکە و پێکەنەوە بە خوری و ئیتر وات لێ ئەڵی کاکە دیارە مەجالیتیانەماوە باشە بەڵام هەندێکیش دەوتیانی ڕەنگە ڕاوێژی خراپشی پێ بدرێ بۆی کە بۆ نمونە لە ناوخۆی لەگەڵ یەکێتی کە پارتی ناکۆک بوو دەوتراک بۆ نمونە کاک مەسعود خۆی لەگەڵ کۆمەڵە گەشخاسی ناوێکێتی ناڕازیە ینی ئەم شتانەش دەوترێت دڵنیام بیستوشتە کاکە چیە لە پرسیارەکە تێ نەگەیشتم ئەگەر بەناوشتر پێم بڵێ بوو ینی تۆ ئەنی گفتوگەکەمان لەسەر خۆی کاک مەسعودە وەکو کەسایەتێکی سیاسی و کارکتەرێکی دیاری نیە و هەرێمی کوردستان و پێشتریش سەرۆکی هەرێمی کوردستان بووە ینی هەندێک کات کە دەوترێت تەنانەت هەندێک لە کێشەکانی یەکێتی و پارتی ینی وا وێنەکە پیشانی کاک مەسعود دراوە یان کاک مەسعود وای ویستووە کە لەگەڵ هەندێک کارکتەری ناوێکێتی بۆ منە تعامل نەکە یان مامەڵە نەکە ئەزانی یعنی نازانم من بڕوان ناکەم ئەگەر شتێکی تر بڵێ ئەگەر بڵێ کاک مەسعود یعنی کەسێکی زۆر ساحێب مۆراڵە ئەخلاقیاتی بەرزی سیاسیە هەرچەند هەنێک کەس ڕێی وایە کە لە سیاست تا بڵێن ئەخلاق نییە ئەگەر وا بڵێ ئەمە یەکێکە لە سیفەتەکانی کاک مەسعود ئەمە ڕاستە بەڵام یعنی ئینسانێک لە 15-16 ساڵیەوە پێشمەرگە بوو بێت دووسێ شۆڕشی تێپەڕان بێ مەسەلا سەرکردایەتی شەڕی گەورەی کرد بێت لەگەڵ زۆر وڵاتانی دنیا و سەرکردەکانی عالەمە دانیشت بێت
هیچ کەس بڕوا ناکە بەوەی کە ئێستا ینی بەو نەعابیر بکاتەوە بڵێ وەڵام من لەگەڵ فڵان کەسی شێتی نیشتیمانی کوردستانە یا بزوتنەوەی گۆڕانیە یا دانانیشم بەڵام بەڕای من کاک مەسعودیش و هەموو سیاسێکی تر و هەموو ڕابەرێکی میلی تر لە عالەما حەقی خۆیەتی داوای ڕوونکردنەوە بکات لەسەر هەنێ کردداری هەندێک کەس لە ڕابردوو هیچ نەبێت ڕوونکردنەوە بن لەسەری ئەویان مۆزۆشترە زۆر باشە کاکە ئاری قسەیەکە کە بۆ منە ینی چیەکێتی و پارتی و تەنانەت زۆربەی لایەنە سیاسەکانش لە کاتی ململانەکاندا ینی ئەوەندە تەشیر بە یەکتریەکەن هیچ ڕەمزێک نایهێڵنەوە بۆی کە قسەی پێنەڵێن ینی بۆیە بۆ نەبۆ دەوڵەتێکی وەکو ئێران یا تورکیا ئاسانە کە پەلاماری ڕەمزەکانی کورد بدەن بەڵێ زۆر ڕاستە ینی ئەمە زۆر بەداخەوە ینی ئینسان نەکرد بەداخەوە ئێستا من وەکو کوردێکە دانیشتوم شەرم لە خۆمەکەم کە جۆم لە مابێ بەڵام من حەزەکەم شتێک من ئەتوانم لەسەر حیزبەکەی خۆم قسە بکەم لەبەوەی من نمایەندە و دەمڕاستی هیچ حیزبێکی تر نیم هەرچی پارتیە هەر کەسێک لە ناو پارتی دیموکراتی کوردستانە کە بە زمانی تەشیر و جنێ و بەرامبەر هەر کەسێک معاملە ئەکا یاخود قسەکە لە دەرەوەی ڕێبازی پیرۆزی بارزانی مەلا مستەفای بارزان ئەماکە چونکە لە چوارچەوەی ئەو ڕێبازەیە من ئەگەر حەزی کرد ئەتوانم زیاتر تەوزیح بم بۆچی وایە لە چوارچێوەی ڕێبازی بارزانیا جنێ و بڵین تەشیر و زۆڵم و زۆر و ئەمانە هەمووی مەکروهە بۆیە ینی ئەوەی کەیکە لەسەر مەسئولیاتی خۆی ئەم شتاناکە تەماشتێکی زۆر ناشرینەکە بەڵام ئەو نابێت لەسەر پارتی حساب بکرێت چکۆ ئێمە لە ناو پارتیە دەستگای ڕاگەانی زل و زلامان هەیە و بەڕێز کاک محمود محەممەد و تەبێژی مەکتەبی سیاسیە و هەر شتێک کە پارتی پامێکی هەبێ بێ بێڵێ ئەو لە ڕێی جەنابیانەوە و لە ڕێ ئۆرگانەکانی تری حیزبەوە ئێڵێ باش ئەو ڕخنەی کاگاری کە لەسەر تقریبان لە بابەت سیاسەکە دوورەکەومەوە بەڵام لە ئەزمموی سی ساڵی ڕابرتووە ئەنی دەکرا لە زۆر بوارە پێشکەوتن هەبێ بۆ نمونە ئێران فیلمێکی بەرەمێناوە تۆش دەتوانانی بە فیلمێک وەڵام بیتەوە لانی کەم وەڵامدانەوەکە بەو وەڵامدانەوە میدیایە نەبێت کە هەمومان ڕەنگە بینی بێت بینیومانەکە زمانی تون زمانی تەشیر ینی جۆرێکە لە وەڵامدانە و ڕەتفعلە ینی خەڵک ڕەنگە بۆی گرنگ بێت تۆش بەرهەمێکی هوەری بەرەم بێنی کە واقعەکە بە هاوڵاتەکانی خۆت بڵێ لانی کەم بۆ هاوڵاتەکانی خۆ درۆنی بکەیتەوە ناجا وڵی من لەوەیە من و تۆ بۆ چوونمان جیاواز بێت چونکە من پێم وایە من لەم ڕۆژانەیە برادێک لی پرسیمتیەوە چۆنە تۆ هیچ نەنووسی لەسەر ینی وەکو وتارێک بڵێن لەسەر ئەم فلیمە وتم کاکە جارێ لای من کاک مەسعود ئەوەنگە ئینسانێکی گەورەیە وەکو بڵێن ئاژەڵێ بە مانگ بۆ ڕێدوایە لای من کاک مەسعود مانگەکەیە ئەمە شتێکی زۆر تافێها لە مستەوایەکانیە کە ئینسان خۆی پێوە ماندوو بکە ئەمە یەک بەڵام من لەوەی پێشوە شتێکم پێوتی وتم ئەگەر پێویست کات تەوزیح بوو ئەم تۆ پرسیارە نەکرد بەڵام من حەزەکەم تەوزیح لە ساڵی 1970 کە ڕێکەوتنەوەی یازای ئازاد کرا لەگەڵ حکوومەتی بەعەس جەنابی مەلا مستەفا جگە لەو خاڵانەی کە نووسرا بوو مەجموعەیە شتی تر هەبوو کە ڕێکەوت لەگەڵ حکوومەتی عێراق یەکێک لەوانە دروستکردنی خانووی شەهیدان و تەقاویتی بوو بۆ ئەوانەی کە لە 61ەوە تا 70 شەهید بوون جەنابی مەلا مستەفا بەلیژنەکەی وت بەلیژنەکەی شۆڕش بڵێن کاچوون بۆ بەغا وتی نابێت جیاوازی بکەن ئەم پێشمەرگەیە سەربەباڵی مەکتەبی سیاسی بووە و ئەمە سەر بە بارزانی بووە ینی باڵی جەلالی و مەلایی حتا شوێعەکان هەموو ئەوانەی کە لە 61ەوە شەهید بوون هەتا ساڵی 1970 هەمویان تەقاویتیان بۆ برایەوە ئێستاش بڕۆ ئەگەر سەیری گەڕێکی شەیدانی ئازادی جاران بکەی لە سلێمانی ماڵەکان تێکەڵن یعنی جەلالی و مەلایەکەی کۆن کە لێکتریان کوشتووە لێک گەڕەکە و لێک کۆڵانە بەیەکەوەشیان ئەمە یەک دوو جەنابی مامۆستا برای محەممەد کە لە 64ەوە تا ساڵی 1970 دژایەتی عسکەری و سیاسی مەلا مستەفایە کرد لە ساڵی 1970 ئێمە ماڵمان لە ناوپردان بوو من لەگەڵ مناڵەکانی مامۆستا برای محەممەد لە ناوپردان لە یەک مەکتەبە بخوێن باشترین خانووی لە ناوپردان بۆ جەنابی مامۆستا برای محەممەد خۆ ئەفریقا بۆی دانا و خزمەتێکی زۆریشی کرد هەر پارتیەک کە سیاسە دەکا ئەبێ سەیری ئەو ئەخلاقیاتە بەرزەی مەلا مستەفا بکەن بۆیە وتم ئەو شتانەی تر هەمووی دوورن لە ڕێبازی بارزانی باشە لەوەدا کە بەرپرسانی هەرێم تەنانەت ئەم شەویشکە سەرۆکی هەرێم بەیانێکی بڵاو کردوەوە دان بۆوانێ کە قاسمی سولەیمانی ئێران هاوکاری کردووە لەگەڵ ڕێدا و پەیمانان و
ینی وڵاتانی هاوپەیمانانیش بامارشەوە بەڵام یعنی ناکۆکیەکە لەکوێیە لە چ شتێکە لەوەیە کە بەمەبەست ئەم فیلمە بەرەمێنراوە چ شتێکی تیا بۆ کە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان پێی قەڵز بوون زانی من لە یەکەم ڕۆژەوە کە ئەم فلیمان بۆ نردم هین بۆیان نردم بە مەسج سیرم کرد هەر ئەوسا ڕێی خۆم بە ڕەفیقەکانی خۆم وتم بەڕێی من ئەمە بۆچوونی فەرمی جمهوری ئیسلامی ئێران نییە بە بۆچوونی من ئەمە بۆچوونی شخصی خۆماتەوان بە بۆچوونی من لەوانەیە سەکشنێک هەبێت یعنی فەرعێک شعبەیەک لە ناو سوپای پاسداران شعبێکی تونڕە و ئەو بەرهەمی ئەوانە ئەجینا ئەو جۆمان لێبوو کە هەم قۆنسوڵی جمهوری ئیسلامی ئێران لە هەولێر و هەم خەڵکی ڕسمی خەڵکی دەسەڵاتدار لە تاران بە بەڕێز کاک نازم بەداخ دەباخ نوێنەری حکوومەت یاریمی کوردستانیان وتبوو کە ئەمە بە هیچ جۆرێ تعبیری لە بۆچوونی جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ کرد ئاخە منیش لە چاوپێکەوتنگی ئێوە ئەو قسەیەکەم ئەوەی شەی ڕابردوو وابزانم ئەنجا بۆیە خۆ جمهوری ئیسلامی ئێران بۆ هەموو قوتەوە لە ئێمە ناترسێ کە خۆی بە دەنگی بەرز بڵێ کاکە ئەمە تعبیر لە ئێمە ناکە لە بۆچوونی ئێمە ناکە ئێتەوە خۆ بە زۆر ناڵی نەخێر هەر تعبیر لە ڕێیتەوەکە ئەوە هەواڵێکی خۆشە بەڕێی من ئیتر با کاتەکەی بێنێتەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ ڕابەری ئیسلامی ئێران بۆ ڕێز جمهور بۆ مەجلیسی شورای ئیسلامی کە ئەوان معاملە لەگەڵ ئەم مۆزوعیا بکەن و بە دوواداچوونی بکەن باشە بەڵام هەم دێمەوە سەر ناکۆکی نێوانێکێتی و پارتی چونکە دوو هێزی سەرەکین تاوەکو ئەم لەحزەیەش کە پێشتر تۆ من گفتوگۆمان کردو میوانمان بوویت لەو کاتی کە پەرلەمانتار بووی لە لیژنەی پێشمەرگە بووی تاوەکو هێزەکان یەکی نەگرتووە تەنها داوپەیمانە فشارەکە لە ئێستاە ئەو هێزانی کە هێزی هاوبەشی پێڵێن لە ناو هێزا هاوبەشەکەیانە بن موچەکەیان وەک ئەوان نابێ بۆ ئەمانە چارەسەر نابێ یعنی یەکێتی و پارتی بە نیازی چی نانەوێت خۆیان چاک بکەن خۆیان ینی خەلەکە لەکوایەوە هەمیشە چاوەڕ ئەوەن کە خەڵک ڕخنیان لێ بگرێ خەلەکە لە بێ متمانەیە ئەین تۆ شتەکە ڕوونە ئێستا تۆ ینی ئێمەویشێتی ئەگەر بڵێن تەشبیهمان بکەی بە دوو کەس هەردووکمان بڵێ چاکمان پێ دەمان چەمان پێیە هیچمان جورئەتیەوە ناکەین دەماچەکەمان دەربێن دایبین لێلاوە چکە سیقە بۆی ئەوەی بەرامبەر نییە فرسەتە لێ بێنێتە قەلێ بکە یعنی من زۆر بەسیتم کردەوە زۆر بچووکم کردەوە بەڵام حەقیقەتی ئەمر ئەوەیە بەڵام یەکشتی تریش هەیە هەتا ئەو ڕۆژەی ئەم کێشەیەی نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێی من چارەسەر نەکرێت وەزعی هەرێمی کوردستان ئەگەر ڕۆژی 10 ملیۆن بەرمیل نەوتیش بفرۆشرێ بە هیچ جۆرێک لە ئێستای باشتر نابێت یعنی بێت ئەولوێتی کارەکان باشکردنی پەیوەندی هەردوو لابێ آخر یعنی من شعرێکی شکری فەزڵی هەیە ئەوە هەموو تۆتەوە ینی خۆم کە هێڵێم بۆ جارجار نیمچە شەرمێکم گرێ ئەڵێ سەرەتای ئیش هەموو یەک بوونە ئەویش نابێ هەتا هەر بەرینەیەکە لە دڵتایە سار ڕێژینەکەی معنای ئەڵێ یەکێتی و پارتی کە تۆ ساڵی 91 حکوومەتە بە یەکەوە دامەزران و پەرلەمانە تاسیس کرد ئەم ئیشە سەر ناگرێ ئەگەر دڵە لە ئاسیەکتری پاک نەبوو بێتەوە بە زمان بڵێ تۆ برامیت و ئێمە هاوسەنگەرین و نازانم چین و بەشان و باڵ یەکتریا هەڵبیت و بەڵام لە دڵە ڕقل لە دڵا بێ یعنی دڵی خەڵوزان بێ بەڵام دەمە هەنگوین بێ ئەمە نابێت یعنی من زۆر جار باسم کردووە کە بە تەعکید خۆ بەشێکی ئەمە ئەو گلەیە ئەم گلەی کە تۆژێکیت و کە هاوڵاتیانی کەن و کە هەموویکەن بەشێکی حیزبەکەی منەگرێتەوە چووکە خۆشە بڵە بەدەستی لێ نایرێ بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ئالیات بدۆزینەوە ڕێگەیە بدۆزینەوە لەم ئەم تەلیسمە بشکێنین ئەمەی دووبەرەکی و شەڕی براکوژی و ڕق و چینە و یعنی بەبی دۆزینەوە ئەگەر نەی دۆزینەوە وەکو عەرزم کردی یعنی ڕۆژانە ئێمە 10 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشین وەزعمان لێسا باشتر نابێ باشە بەڵام ینی ئەو قسەیەش هەیە کە دەڵێت ینی ناکۆکیەکان ئاشکرای و دەبینێ بەڵام لە بەرژەوەندیەکانە پێکەوەن لەسەر ئەمە چێڵێ آخر بەرژەوەندی چی بەرژەوەندی ئەوەیە خزمەتی میلەت بکەی بەرژەوەندی ئەوەیە ڕێگە و بان دروستکەی بەرژەوەندی ئەوەیە مەکتەبی باشە هەبێ
بەرژەوەندی ئەوەیە کە مامۆستایەکی بەڕێز بڵێن کە 40 ساڵ خزمەتی کردووە تەقاوێتێکی شایستەی هەبێ موچە لە کاتی خۆیان بێرێ واستەکاری نەمێنێ ئەوە لای من بەرژەوەندی سیاسی ئەوەیە بەڵام تۆ باسی ئەوم بۆ مەکە لەوانەیە ئەندامێکی پارتی هەبێ حتا لە قیادیا بێت شەریکە بزنس بێ لەگەڵ ئەندامێکی یەشێتی یاهی حزبێکی تر ئەو هەیە بەڵام ئەوە نابێ ئەو دەورە بە قووەتە ببینێت کە ئەساسیاتی ڕێکەوتنامەی سیاسی و بڵێن تەشکیلی حکوومەت و کارنامەی حکوومەت نابێ ئەوەنە بە قووەت بێ کە ئەو بسڕێتەوە چونکە خۆی ئەساسی مەسەلەکە ئێمە کە بەیەکەوە لە حکوومەتین بۆ خزمەتی خەڵک لێوین ئیتر خەڵک بزنسی خۆی لە پاڵەوە بە شەراکەت وەکو تاک ئەز ئەن ئیندیڤیدژوەڵ یعنی شەخص وەکو تاک ئەوە سەرنجانی کە بۆ ماتۆڵێت ینی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی وەکو کارەبای هەرێمی لاتووە کە ڕەشەبایەک بیتر خەمیەوەی کە کارەباکە ببڕێ ینی تۆ بەستەوە بۆی کە بابەتی خزمەت گوزاری و زۆشتت بەست پەیوەست کردەوە بۆی کە بەرژەوەندەکانە بێ ئەمە بێ تۆ دەزانی کە پارتی دیموکراتی کوردستان چه حکوومەت چه سەرۆکاتی هەرێمی لەلایە ئەمانی پێگەشتووە کە ئەبێ ئەمانە بکات و خزمەتی خەڵک بکات چکە زانی کە ڕخنێکی زۆر هەیە موچە دواکەوێ لێبڕین هەیە سەرنجێکی زۆر لەسەر ئەدای حکومڕانی و کە پارتی بەشێکی پێوەستە بەوە بەڵام ئەمەی کە ئەمەوێ سابیڵام ئەم بەتاان نییە نە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و نە لە کەس بەڵام ئەم فاکتە هەنی حقەتە هەر بە ڕێزێک حەزی لێیە با بچێت بڵێ گەشتێ بکات لە دێگەڵەوە تازاخۆ بە مەنتیقەی سۆران و حاجێمەران و بادینانە هەمووی بگەڕێتوەمانە دوایی بێ گەشتێکیش بکات بە ئێرە سەیری کواڵیتی ژێرخانەکە بکە ڕێگەوبان مەکتەب ناو بازار جموجۆڵی بازار ینی ئاوی پاچی خواردەوەمانە خزمەت گوزارەکانی تر ئێمە ئەوەی ینی ئەوەی لە دەستمان هاتووە کردومانە زۆر نقصانیمان هەیە بەڵام ئەوەی لە دەستمان هاتووە کردومانە بۆچی زیاتر ناتوانین بکەین بۆ نوعێکی ئێسا خۆوت بۆ موچە لە کاتی خۆیانایە بۆ کارەبا 24 ساعت نیە بۆ ئەمانە بۆ یاک دو سێ چوارەمانە هۆکارەکەی نەبوونی ئەم یەک ریزیە لە نێوان ئێمەی شێت نیشتیمانی کوردستانە ئەژینا ئێمە چۆن بتوانین لە کاتی قەیرانە دوو تونێلی زۆر گرنگ یەکیانەوەی مەسیف یەکیانەوەی زاخۆ جوتسایدی هی دهۆک ئەمانە هەمووی افتتاح بکەین بازنەی 120 متری و 150 متری لە هەولێر وەکو سعات ئیشکا 24 ساعت باشە بۆچی نەتوانین ئەو لە سلێمانی بکەین هۆکارەکەی زۆر بەسیتە لەبەرەوەی ئێمە و یەشێتی نیشتیمانی کوردستان یەکڕێز نین یەک شتی ترەڵێم زۆر کورت ئەگەر ئێمە و یەشێتی نیشتیمانی کوردستان موو ببینمانە نەچێ کاکە چیا ئەم قسەیەمە لەسەر ژیانی خۆمەیکەم ئەگەر موو ببینمانە نەچێ هەم کێشەی موچە هەلەبێ هەم کێشەی گەندەڵی هەلەبێ هەم چاکزازی لە وەزارەتەکان و بەتایبەتی وەزارەتی پێشمەرگە هێزەکانی هەفتاهشتا یەکەگرنەوە هێزی ئاسایی ژێگەگرێتەوە هەمووی هەلەبێ بەس بە شەرتێ ئێمە و یەشێتی موو ببینمانە نەچێ بەڵام هەتا ئەو کاتەی بمنەوە عبین هیچ کام لەو کێشانە هەل باشە تۆ دەستەوە هۆکاری ئەوەی کە ناتوان خزمەت وەک خۆی بگێنن ئەوەی کە هەموویت بۆ باسکردم کە سەبارەت بە پێدانی موچەوەی کە ڕۆژانە دەبینی پەیوەندی بە ناتەبایی نێوانێکێتی و پارتی بەڵام بەرپرسانی یەکێتیش ڕخنە دەگرن لەوەی کە بریا کەسێکیان لێرە بۆیە بۆی کە ئەوانە وەڵامیان بدایەتەوە لە خیابی ئەوانە من وەکو بەرگری کارە قسە دەکەم وەکو کارێکی مهنیانی خۆم ئەوان دەڵێن کە ینی بۆ منە پارتی دیموکراتی کوردستان غەدری لە سلێمانی کردووە بۆیە ئەوان توانیویانە بەو شێوەیە خزمەتی ئەو چنوورە بکەنیان ئەوەی کە تۆ ناودێنا وەکو فاکتە یاخود ئەوان بەراوردی ئێوە بە ئێرە بکەن دەمێت کە ئێستا وەڵام بیتەوە لەسەرەوە ئەزانی زۆر کەس لەسەرەوە قسەی کردەوە من لەبەرەوەی یعنی بەڕاستی زۆرم حەز لە یەک ریزیە ئەوەی حەزم لێ نەبێ خوانە خواستە توانج و تاعن و ئەم شتانەیە نەک لە یەکێتی لە هیچ کەس چکە ئێمە پێویستمان بە یەکتریە ئەوە ڕاست نییە ئەوەی کە غەدر لە سلێمانی و ئەمانە کراوە لە ساعت 43 بە 57 لە ساعت 43 بە 57 میزانی وەزارەتی دارایی یا حکوومەتی هەرێمی کوردستان تەوزیع ئەکرێت لە بینی محافزەی سلێمانی و هەڵەبجە بۆ هەولێر و دووهۆک
بەس ینی بە شێوەیەکی ژمێریاری یا ڕاضیات یا بە هەر نەوەعناویێنی بڕۆ حسابێ بکە بزانە بەو لە سا 57 لەو دی دێگەڵە چی کراوە بزانە بەو لە سا 43 لە مەحافزەی سلێمانی چی کراوە ینی بەسیترین شت کە باسی بکەین توی سادەکەی بینی دوکان و ئیرانیەیە باشە بەس ئێستا بەسیترین شت کە باسی بکەین 100 مەترەکەی سلێمانیە مەسەلا ئەمانە هەموو شتن ئیتر باشە بەڵام ئێستا ئەوەی کە بۆ خەڵک گرنگە ژیانی خەڵک قورس بووە یەکێتی و پارتی چی دەکەن جارێک لە ناوخۆی خۆیان کە تۆ باسی کرد پێوەستی کردەوە بە ناتەبایی ئەگەر خزمەتێک نەگەیشتووە لەگەڵەوەی کە لەگەڵ بەغداش پێویستە کە ڕێبکەوین دەنا لە 2020ەکەمان کێشی 2020 دەبێ وای ئەزانی کاکە چییە با یەکشت پێ بڵێم خۆ ئەو معادلێکی زۆر بەسیتە ینی مناڵێکی زانێ ئەگەر تۆ لە ناو خۆتا یەک نەبوویت متفق نەبوویت نەگەیشتیتە هیچ ئەنجامێ چۆن بەتەمای لە بەغا بم پەرتەوازیە لەگەڵ خەڵکی غێری کورد غێری کوردستانی بگەیتە نەتیجە بەڵێ کاگاری حەز بەکرد زیاتر لەگەڵمان بی کاتەکە مەرەوەندە بوو ئاریارسین پەرلەمانتاری پێشوو کادری پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ بەشداری لەگەڵمان خۆشحاڵ بین کە لەگەڵ